بیرکانی ئازیز و خۆشەویستی بانیژە سڵاوتان لێ بێ و کاتتان باش هادومان و خۆشحاڵم کە لەگەڵتانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی بانیژە گفتوگوی ئەم جارە و بابەتی ئەم جارەی بەرنامەکەم باس لە چێژەکەم چێژی ئەدەبی و چێژی هونەری ئەدەب وەک پرسێکی سەرەکی کە ئەتوانین بە جۆرە لە جۆرەکان لە ڕێگەی ئێمە بەرچێژ بکەوین شاعران هونەرمەندان نووسەران وەکو بکەری چێژ ئایا ئێستا لە سەردەمی ئەمڕۆیە و لە دۆخی ئەمڕۆیە کە زانست بە جۆرەها پەلی هاویشت و جۆرێک لە پانتایی بڵاو کردوێتەوە بە جۆرە لە جۆرەکان توانین بڵێن ڕاستەوخۆ و ناڕاستەخۆ تەسیر لەسەر دۆخە ئەدەبیەکە هەیە و تەسیر لەسەر چێژی ئێمە هەیە ئەتوانین بڵێن ژانرەکان بە ڕۆژانە لە زیادبووندان جۆری زۆر و پانتایی زۆر لە بەرامبەردا بەر جۆرێک لە چێژەکەوین کە ئێمە توانین بڵێن چێژێکی کاتیە و بە جۆرە لە جۆرەکان دەستکاری زەوق و سەلیقەی ئێمەی کردووە و لەناو کوردیشە بە جۆرێک لە جۆرەکان ئەمە زۆر باوە مەسەن ڕۆژانە بەر ئیدیۆمی کۆن و تازەکەوین جاران ئەیانوت بە جۆرە لە جۆرەکان لە سەردەمی ئەمڕۆیا چێژەکان ڕاستەقینەن هەن و بەردەوامیان هەیە و بە جۆرە لە جۆرەکان ئێستا وا باوەکە هەموو جارە ئەڵێن ساڵ بە ساڵ خۆزگەم بەپاریان ئەڵێن خۆزگەم بە جاران نانی ساجی بوو لە یەک ئاوایی تەنها یەک حاجی هەبوو ئێستا چوزانم لە هەموو ئاوا یەک حاجیەک هەیە و بە جۆرە لە جۆرەکان ئەدەب زۆرە و هونەر زۆرە و ڕەخنە زۆر و بەڵام لە بەرامبەرەوەشە ئێمە بە جۆرێک لە تەنکوتیواڵی لە چێژەکەوین باشترین مژاردەیەک بۆ گفتوگۆگرتن لەسەر ئەم پرسە میوانێکی خۆشەویست و ئازیزە نووسەر و ڕۆشنبیر یاسین عومەر کە چاودێرێکی بەردەوامی پرسە هەنووکەیەکانی ئەدەب و هونەرە و ئاگادارێکی زۆر باشی دۆخی سۆسیۆلۆژیای کوردی و سۆسیۆلۆژیای ئەدەب و هەروها بە جۆرێک لە جۆرەکان خۆی ئەدیبە و لە کایەکەی جددسێکی زۆر باشی دارە ئەم پرسانە و ئەم سەرەتایەکەم بە ئینپوتێک بۆ چوونە ناو بابەتەکەمەوە و بە خێراتنەکەم کاگیاسین سڵاو دەبێ و بەخێر بێت وەک لە سەرەتەکەیە باسم کرد لە پێشەکەکەیە هەست بە جۆرێک لە جیاوازی لە چێژەکەوین هەر جۆرێک لە زەوقەکەوین کە ئەتوانم بڵێم جۆرێک لە تێکچوو نەگەرەمەوەکو حکم نەبێت مەسەن هەموو جارێ ئاوات بۆ ئەخوازیینەوە ئێمە لە سەردەمی ئەوسایە چێژ هەبوو وەفا هەبوو ژیان دۆسی هەبوو مامەڵی باش هەبوو ئەو خۆزگە خواستنەوە بە ساڵانی ڕابردوو مەسەلەن دراماکانی ئەوسا مەسەن گۆرانیەکانی ئەوسا شعرەکانی ئەوسا پەیوەندەکانی ئەوسا هاوڕێتی لە ئەوسایە هەموو ئەوەی کە ئێستا هەیە جۆرێک لە تەنکوتیواڵیە جۆرێک لە شلی هەیە ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە بە تەسەوری تۆ زانست چی تەسیری هەیە لەم دۆخەیە بەڵێ ئێمە ینی وەکو مێژووی مرۆڤ کاتێککە وەرچەرخاوین لە سادەیەوە بەرەو ئاڵۆزی لە سۆسیۆلۆژیا زۆر ئیش لەسەر ئەمە کراوە کاک سوهەیب ینی ئەو ئاڵۆزبوونە ڕۆژ بە ڕۆژ بەرەو لووتکارڕە و ئەم ئاڵۆزبوونەوەکە کە ئێمە ینی لە دۆخی سادەیە دەستگەیشتنمان بە شتەکان سنووردار بوو بێ چێژ لێ وەرگرتنیمان سنووردار بوو بێ وەمانەوە لەگەڵ ئەو شتەیە کاتێکی درێژترین خایەنە بێ ئەستا بۆ نمونێکی زۆر سادە بێنەوە تەبعاً لانی لە بواری سۆسیۆلۆجی و لە بواری سایکۆلۆجی و لە بواری ئەنسۆپۆلۆژیشە سێ لەقەن هەرسێکیان ئیش لەسەر چێژەکە ینی ئەنسۆپۆلۆژیای چێژ سۆسیۆلۆژیای چێژ لەگەڵ سایکۆلۆژیای چێژە هەمیان گۆڕانکاری ڕیشەی گەورەیان بەسەرا هاتووە ینی بۆ نمونە تۆ جاران بۆ ئەوەی کە فیلمێکت ببینیە ئەبووە پێشتر بلیتت ببڕە خۆت ئامادەکردە لە کاتی خۆی ئامادە بوویتە و بچیتە بۆ سینەما لە هۆڵەکە دانیشتیتە فیلمەکە دەستی پێکرد ئەوە ئامادەگی هەبووە لە بەرامبەر فیلمەکەیە ئەمە ڕاندی سۆسیۆلۆژی و ئەنسۆپۆلۆژی و سایکۆلۆژیشی هەیە ینی تێکەڵ بوون هەمیان ئەنج ئەبێ بەرامبەر بە شاشەکە دانیشی بە تەواتی ئاگاییتەوە لەوێبی و بەس ئەو چانسەت هەیە ببینی ئەو لەحزەیە ڕەنگە ڕۆژی دواتریا بەس ئەوەش مەحدودە بەس ئێستا وانە ئێستا فیلمەکە هێنی داونلۆد یەکەی دایاگری بە مۆبایلەکەت سیرەکەی بە کۆمپیوتەرەکە سیرەکەی بە تەلەڤیزۆنەکە سیرەکەی ئەی وەستێنی تەلەفۆنێکت بۆ دەجوابی تەلەفۆنەکەکەیتەوە چی پلەیەکەیتەوە ئەگەڕێیتەوە چی خیارێگە خۆی میوەیەگە خۆی ئەگەڕێیتەوە دیسانەوە پلەیەکەیتەوە ینی ئەنواع دقەشە لە بەردەسا بێگومان ینی ئەمە ئەجا تۆ جاران لەگەڵ خەڵکە ئەچی فیلم تەبینی ینی ئەگەر ئەمە نمونێک وەرگیت ئەگەر بابەتەکە بابەتی چێژە ئەمانە هەمووی ڕەهەندی سۆسیۆلۆژی و سایکۆلۆژی و ئەنسۆپۆلۆژی هەیە لە ڕاستیە ینی ئەو بەردەستیی ئێستا وای کردووە بۆ نمونە ئێمە زۆر خەمی ئەوەمان نەبێ کە شتەکەمان لە کیس بچێ ئەمەش خۆی بۆ خۆی چێشکەمەکاتەوە چاوەڕوانیەکە چێژەکەی وەرگرتن ئەگۆڕێ بێگومان سە بۆ نمونە تۆ جاران بە سوتفە لە ڕادیۆکە گوێت لەو گۆرانیا بوو کە حەزت لێ بوو گوێت لەو قاری قورئانا بوو کە حەزت لێ بوو
ینی چانست بەس ئەوە بەس ئێساوانە لە مۆبایلەکە تاتوانی چەند ئەتەوێت گۆرانی دابەزێت چەند ئەتەوێت ئەو قورآن خوێنە دابەزێنی کە ئەتەوێت چەند کتێب توانی دایبەزێنی ئەمانە کاریگەری قوڵیان لەسەر مەسەلی چێش کردووە لە ڕاستیە شتی تەکنیکی ینی ئەو بە سادەی کە سێران کەشتی تەکنیکی بەسیتن بەڵام لە ڕاستیە کاریگەری قوڵ و گۆڕانکاری ڕیشەیان هێناوە بەسەر پرسی چێژوەرگرتن لای ئێمە وە مەسلەی ئیسیجابەی نیۆرۆلۆژی ئەوانژەسا دیراساتی زۆر ورد دیراساتی قوڵ و فرەت چەشن و هەمە چەشن لەسەر مەسلەی چێژوەرگرتن لە ڕووی دەمارناسی ئەوانەکراوە کە ئەمانە شەمەی ئەچە چوارچێوەی هی ئیسیجابە و ینی مؤسیرات و ئەو شتانی کە ئەچەند چارجەوی و ڕوژێنەرەکانەوە بۆیە مەسلەی ئەو ینی ئەوەی کە ئێمە زۆر باز لە ڕابردووەکەین ینی ئێمە بەردوو جۆر لە چێژی جیاوازکەوتوین چێژێکی مەحدودی سنووردار بەڵام قوڵ بەڵام نازان ئەزای قوڵ تۆزێ ڕەنگە کەلیمێکی نۆرماتیڤان و لە لایەنگیرانە بێ بەڵام ئێمە زیاتر لەگەڵ ئەو چێژایە ماوینە ینی زیاتر لەگەڵ ئەو چێژایە ماوینەتەوە بەس ئێستاوانە ینی سە بۆ نمونانی گوێگرتنمان لە گۆرانیەکی دڵخوازی خۆمان لە ڕادیۆکی کۆنا کەزانیمانە 2 دقەیتر تەواو ئەبێ وای لێ کردوین بە هەموو ئامادەگی خۆمانەوە گوێ لە گۆرانەکە بگرین بەس ئێستا لە مۆبایلەکە گوێ ناینێ بە هێدفۆنێک لە گوێمانایە 1000 جار ریپیتەکەینەوە ئەم چاوەڕوانیە حتا لە ڕووی ڕژانی هۆرمۆنی دۆپامین و ئەمانە ژۆ کاریگەری هەیە ینی دۆپامین کە تۆ هەستەکەی چێژەکە هەیە ئامادەیە بۆی بڕژێ بەزەزانی کە لە دەستە چی ئەگەر بەتەواتی ئامادەی نەبی ئیسیجابەی هی هۆرمۆنەکە جیاوازە لەوەی کە دڵنیایی لە ناو مۆبایلەکەتە ناڕوە ڕناکە 1000 جارەتوانی دووبارەکەێتەوە ئیسیجابەکە یاسین بۆ دۆخۆ ئەدەبیەکەش پێم وا پێ وابوو چاوەڕوانیکردن لەوەی تێکسێکی لە ڕۆژنامەیەکە بڵاو بێتەوە لەوەی کە عەبدوڵڵا گۆران دیوانەکەی چاپە بێ لەوەی کە مەسەلەن مەلا عەبدولکەریم مدەڕیس چاپی چەندەمی چوزانم نالی بڵاوەکەتەوە من یادەوەیەکی خۆمت بۆ باسەکەم ینی ئێمە کە دیوانی مامەسا گۆران چاپ بوو مامم من بیرم دێت نازانم خۆی بیری ما بێت یهنا وەسڵمان بڕی مانگێک پێش ئەوی بڵاوێتەوە وەسڵمان بڕی بوو پارەشمانە ئەو ڕۆژەی کە نازام چاپی چەنەمی بوو تا ئێستاش پێم وابێ ئێمە بەرگ ڕەساسیەکەیمانەوە خۆتەزانی ینی بەرگەکەی جڵد بووە قاوەی هەبوو شینی هەبوو سەوزی هەبوو ڕەساسی بەم ڕەساسیەکەیمان هەبوو ینی کە ڕۆشتین سەری بۆ ژیرا بوو لە کتێبخانەی سلێمانی بێ پێم وابێ هینماکرانی وەرمان گرت ینی ئەوە لە چۆ کە تۆ ئێسانی بە 20 چاپ لە بەردەستا جگەلەوەی کە باهین کراوە طبعا من لە ئەولۆکە ئەو بەردەستیە ینی زۆر هین نیم ینی زۆر حەسرەت ناخۆم بۆ ئەوەی کە خراپ نییە ئەم بەردەستیە بەڵام کێشەکە لەوایە بێشومار هەڵبژاردەی خستۆتە بەردەستی ئێمە سەری لێ بەم دۆخۆ بڕواین ڤێرژنی تازەی ئەم بەردەستیە بێت چی بەسەر چێژایەت ینی تۆ تەسەور کە 2 ساڵی تر 5 تر دەیتر ئەمە بڕاتە پێشەوە ئینسانێت چی لێ مرۆڤ و چێژەکان چیان لێ ینی چاوەڕوانەکانە بێت چی بن لەو دۆخە زانی ینی کاتی خۆی وتارێکی ئەدیبی گەورەی لوبنانی ڕەبیع جابر مەخوێنەوە باز لە نووسینەکە ینی کاکشوان ئەحمەد خۆشبەختانە وتارەکانی وەبزانام لە 2 کتێبە لە سیانە تەرجەمە کردەوە کتێبێکانی بەناوی نووسین و بێدەنگیەوە باز لەو کاڵێ چۆن زۆر بەرهەمێنانی پلاستیک ژینگە پیسەکە زۆر خواردن ژینگە پیسەکە بەرخۆری ژینگە پیسەکە کاکە ئێستا گەورەت مەترسیدارترین جۆری بەرخۆری و مەسرەفگەرای بریتێ لە مەسرەفگەرایی لە نووسین و لە قسەکردنە ینی ئێستا ینی لە سکیلەکانی زمانە سکیلی کۆنڤەرزیشنمانە قسەکردنمانە لەگەڵ گوێگرتنە هەمووی قساکە کەس گوێ ناگرێ چیرۆکێکەیە پێم وابێ چیرۆکی یەکێک ناوکەین بیر چۆتۆ یەکێک لە نووسەرەکانە کە باز لەوەکە کە سەردەمێک دێ خەڵک هەر هەمی ئەنووسن کەس ناخوێنێتەوە ڕێک ئێستا لە بیداتی ئەو زەمانایی کەواتە ئەو پەندە پێشینانەکە ئەوەش بووێتەوە کەم بڵێ و زۆر بیستەکە هەمووی بەڕاستی ینی ئەدا لە قورئانە ئاماژە بۆ هەیە الذين يستمعون القول ويتبعون زي خەڵک ئێستا گوێ ناگرێت کێشەکە لە هەمووی قسەکە سێری ئەو هەموو قسەکەرە ئەو هەموو لیبرالیستە و هەموو بانکخوازە ینی بەس جۆگرەکان ئیتر ینی هەمووی هەوڵەیە قسە بکە هەمووی هەوڵەیە بنووسێ ئەی چێ بخوێنێتەوە باشەکە یاسین سەردەمی سەردەمی ئازادی سەردەمی ئەمە یانی ئەمە چۆن لێکی بینەوە لە سەردەمی ئازادیانین کاک ئازادی وەهمە ینی ئەگەر ئێمە ینی زۆر بە ئاسانی فەلسفەی پۆزمۆدێرنیزم یا فەلسفەی ڕخنەیی قوتابخانەی فرانکفۆرت یا بۆ نمونە پیاوێکی گەنجی تازەی وەکو بیۆل چونگ هانگ بخوێنینەوە کە کتێبێکی بەناوی مجتەمەعی شەفاف کۆمەڵگەیەکی شەفافێتەوە ینی تێگەن کە ئێمە لە سەردەمی خراپترین جۆری کۆیلای تیاژین
لە دوا چاوپێکەوتنیە زیگمۆند باومان باز دەوەکە کە تۆڕە کۆمەڵاتیەکان چ فەوزایەکان درێت لە ڕاستی ئەمانە ڕێی ئازادیان دروست نەکردووە لە ڕاستیانی ئێستا ئێمە لە سەردەمێکین زۆرترین سەختەکاری لە زانیاری و زۆرترین سەختەکاری لە حقیقەتە لەم سەردەمی ئێمە ئاکرێت ئەم سەردەمە بەڕاستی سەردەمێکی زۆر جوان نییە و سەردەمێکی ناشرینە بەڕاستی دۆخە میدیایەکە هەمیشە باز لەوەکەن مەسەلەن زوو هەواڵی فێک بڵاوە بێتەوە قسەی فێک بڵاوی بێتەوە چەندین پێیج دروست بوون بۆی ڕێگری لە دروستبوونی هەواڵی فێک بکەن من ئەمێ باز لەوە بکەم ئێستا شعری فێکیش دروست بووە ئەدەبیاتی فێکیش دروست بووە ئەم چوزانم هاوڕای لەگەڵەوەیە بە جۆرە لە جۆرەکان سوۆشیال میدیا تەسیری لەسەر ئەو دۆخە ئەدەبێژ هەیە بە شکڵە گشتیەکەی لە کاتێکا ئەتوانین باز لەوەش بکەین جۆرێک لە دەستکەوتی زۆر باشن سە بەگشتی ئەتوانین بڵێن یوتیوب کۆڵێک نیعممەتێکی زۆر باشە بەڵام لە بەرامبەریا جۆرێک لە تەنکوتیواڵی دروست بووە لەناو سوۆشیال میدیا پەیوەندی سوۆشیال میدیا و ئەدەب دۆخە ئەدەبیەکەشیەوە نەکردووە هاوڕایت لەگەڵەوەیە زای کێشەکە لە چیە کاک سۆهیب ینی تەکنۆلۆژیە ینی کێشەکە لە خودی لە سروشتی تەکنۆلۆژیە ینی تۆ بۆ نمونە سەیری تۆڕە کۆمەڵاتیەکان کە لە پڕا یەک فیگەری گەورەت لێ قوتەکاتەوە هەمووی باسی ئەوەکە هەمووی ئەوە هێنێ کۆتێشن لە نووسینەکانی ئەوە وەرەگرێ ڤیدۆکانی ئەو دانێک باسی گەوری کتێب کاتێککە چی کتێبەکان خۆیتە سەرکی زۆر تافیها ینی ئەمە چییە ئەمە ینی تەکنۆلۆژیاکە خۆی سروشتی تەکنۆلۆژیاکە لەوایە کە ئەوەندی ئەکرێ بەبارە نێرێنیەکە بەکاربێنرێ بەبارە ئەرێنەکە بەکارن کە من ینی هیچ گومانم نییە لەوەی کە یوتیوب تۆڕە کۆمەڵاتیەکان لانی ئیجابیان هەیە بەس لە ڕاستیە ئەوەی کە تا ئێستا بەری کەوتوین بۆ من وەکو کەسێک کە اختصاصم کۆمەڵناسیە وەلی ورد بوومەوە دیراسەکانم بینی و خۆم بیرم لێ کردوەوە لە ڕاستیانە ئەمە مەسەلە من گوێ نایمە دیراسەکە من تا ئێستا گەشببین نیم بەمەیک هەیە و خۆم بەڕاستیانی هەندێک پێداویستی کۆمەڵایەتی نەبێ من خۆم ینی زۆر بەقەلەقی لە ناوی ماومەتەوە و پێم وایە بوون لە ناو فەیسبووکە بریتێ لە بوونێکی ساختە و لە ڕاستیە ینی ئێمە لە سەردەمیهی ئەفلاتونە کاتێککە باز لە بوونی ڕاستەقیناکە لەگەڵ بوونی فەیکە و ئێمە چۆن ڕنگانەوەی ئایدیالەکانین و بوونی ئێمە بریتە لە بوونێکی ساختە لە ڕاستیە ئەگەر ئەم فەلسەفەی ئەفلاتون بێنین بەسەر تۆڕە کۆمەڵاتیەکانە جێبەجێکەین ڕاستیەکەی بوونی فەیک ئەو بوونەیە کە لە ناو سوۆشیال میدیایە هەیە ینی ئێمە لەوێ هەین لەوێ بەهێزین لەوێ جوانین لەوێ هەر پێ ئەەکەنین لەوێ ناگرین کە ینی ئەزای ینی ڕەهندێکی زۆر ساختەکارانی هەیە ینی ڕێک هەستەکەی ئەگەر من فەیسبوک بنمونە وەرگین دەم و چاوەکەمان لەوێ خۆمان لەوێنین ماکیاژەکەمان لەوێ چویزانم دەستکاری کراوەکانمان لەوێن تا ئێستا ینی بوونەکەمان بوونێکی گریمانیە بەس لەگەڵ هاتنی میتاڤێرسە و لەگەڵ هاتنی ئەوەی کە ئێمە ئەتوانین ئیتر لە ڕێگەی ئاڤاتارەکانمانەوە لەوێ بین لە ڕاستی ینی ڕاست ئەتوانین بڵین کە ئیتر لەمە دووە ڕەنگە بە بەردەوامی بتوانین لەوێ بین ینی بۆ نمونە گەر تۆ سەیری سیریسێکیا زنجیرە درامای وەکو بلاک میرەر بکەیت لە بلاک میرەرە زۆر ینی خۆی ساینتیفیک فیکشن و ئەوانە ینی خەیاڵی زانستیە دراماکە هەر بڵین هەر ئیپیسۆدێکی یا هەر ئەڵلقێکی لەسەر هینە لەسەر بابەتێکە من کە سەیری ئەوم کرد ینی گەشتمەوە خەناتی کە ئێمە لە داهاتوێکی زۆر دووریشانە ئەگەینە ئەوەی کە بۆ نمونە لە ڕێگەی کۆمەڵی هەستەوەرەوە ئێمە بەردەوام لە ناو تۆڕە کۆمەڵاتێکە ئامادەبین بۆ نمونانی لە مێشکمان بنەوە ئەلەنەکان ڕەبتە پێوی کە شتێک دانرێک سەر ئەیبینین ڤیدۆک دانرێ ئەیبینین تۆ هینێک دانرێ ینی ئێمە ئێستا بەس لە ڕێگای لۆگینەوە ینی کە لە ڕێگەی تووڵەکە ئەو مۆدیەمەی بەدەستمانە مۆبایلێکە یا کۆمپیوتەرێکە یا حتا تەلەڤیزۆنێکە ئەچینە ناو فەیسبوکەکەمانەوە بەزنە ئێمە لە داهاتوو ئەگەینە شوێنە کەتیایە بە بەردەوامی ئێمە لە ڕێگەی کۆمەڵی هەستەوەرەوە و ڕەنگە مۆبایلی شەر نامێنێت چکە هەمووی ئەبن بە چیپ لەوانە چیپی زیرەک و ئەوانە بێتە ئارا چیپی ئۆرگانی بێتە ئارا و ئێمە بەردەوام لەوێ هەبین و لەوانەیە ینی هەموو ئەوانەی کە خەریکی فەلسەفەی زانستن و حتا ئەوانەی کە لە بواری AI و لە بواری IT ئیشەکەن پێمانەڵێن کە ئێمە لە داهاتوە بەرەو شوێنە گەڕۆین کە بوونی ئیفتیرازی
يعني ئەگەینە شوێنێکە بوونی ئیفتیرازی بەقەدەر بوون لە واقع ئەگەسینەگەر بێمەوە و دۆخە ئەدەبیەکە و لەسەر مەسلەی چێژ زیاتر بوەسمەوە بووی تۆزێ زیاتر کۆبم تەسەورێگەی ئەڵێ مەسەلەن بە جۆرە جۆرەکان چێشتێکی نیسبەیە یعنی هەر کەسێک مەسەن مەیلی خۆیەتی گوێ بە چێژێگەیە بە ئاساییکردنەوەی ئەم دۆخە بە چیە بێ ینی بە لێگەڕین هەموو کەس لە دۆخی چێژ لێوەرگرتنێکی زۆر تەنکاوێ مەسەن ڕەخنە ئیستاتیکا چوزانم ئەگەر لە مەجالە ئەدەبیەکە بە کۆی گشتی وەرگرین پۆیەتێکا فەلسفەی هونەر ئامانجیان چێ لێرەیە و ئەتوانم بڵێم ئایا چێژ پەروەردەیەکرێ ڕۆڵی پەروەردەکردنی چێژ و گەڕانەوەی جۆرێک لە قوڵی جۆرێک لە جوانی و جۆرێک لە ڕسەنایەتی بۆ ئەم دۆخە بڵێ هەموو ئەوەی کە پێشتر باسمان کرد بنەوە ئەلەنەوەکان لێرا دیسانەوە ئامادەی هەیە بەڵام با نەچینەوە ئەو بارە تەکنەلۆجیەوە باز دەکەم کە مەسەلەی چێژ شتێکی نسبیە لە سەرەتایە لەسەر ئاستی شخصی بەڵام دوای ئەم چێژە نسبیانە کۆ ئەبنەوە چێژێکی گشتی دروست دەکەن یعنی بۆ نمونێکی بەرجەستە بێنمەوە گابریێل گارسیا مارکیز ئەگەر وەکو ئەدیبێکی جددی و ئەدیبێکی قوڵ و ئەدیبێک کە شێلگیرانە ئەدەبەکەی خۆی دروست کردەوە وەربگرین سێرکەن لە دنیا خوێنەرێکی زۆری هەیە بۆچی خەڵک بۆ نمونە ئەگەر هاری پۆتەر نوێنەری ئەدەبێکی سادە و چێژێکی فاست ینی چێژێکی خێرا و سادە لەوحانە بێ بۆچی پڕفرۆشیهی هاری پۆتەر دەلالەتە بۆ ئەوەی کە چێژی سادە زاڵە بەڵام زۆر فرۆشی یا پڕفرۆشیهی سە ساڵتەنیایی و خۆشەویستی لە زەمەنی کۆلێرا و ئەمانە ئاماژەنین بۆی کە چێژی قۆڵیش و چێژی جدیش ئامادەی هەیە لە ڕاستە سۆسیۆلۆجیای چێژ زۆر اعتراف بە ئەو چەمکانە ناکە ئێمە وەکوتم جۆرەکانی چێژمان هەیە یعنی سۆسیۆلۆجیای چێژ پەیوانیە کە ئەو خوێنەرانەی خەریکی خوێندنەوەی هاری پۆتەرن چێژەکان سادەیە و ئەوانەی خەریکی خوێندنەوەی گابریێل گارسیا مارکیزن چێژەکان قۆڵە ئەم چەمکانە چەمکی نۆرماتیڤان چەمکی ینی بەها پێدەرانن ئەچنە زۆنی چاکە و خراپەوە چنە چوارچەوەی فەلسفەی ئەخلاقەوە لە ڕاستی ینی ئەوەی سەر بە ئەخلاقی نۆرماتیڤانن بەڵام مەسەلەی ئەوەی کە چێژ پەروەردە ئەکرێەوە چ چێژێک باشە یا خراپە بێگومان ئەمان من لە سۆسیۆلۆجیا دەرەچم دێمە ئاستی شخصی منیش باوەڕم بەوە هەیە کە هونەری باش دروستکراو هەیە لەگەڵ هونەری خراپ دروستکراوە ئەدەبێکی باش بەرهەمێنراو هەیە لەگەڵ ئەدەبی خراپ بەرهەمێنراوە وەکو چۆن چێشتەیە خۆشە و چێشتەیە ناخۆشە چێشتەیە تەندروستە و چێشتەیە ناتەندروستە چێشتەیە زۆر باش دروست کراوە و شەفی زۆر لێ هاتو دروستی کردووە هونەر و ئەدەبی شەروایە هونەر و ئەدەب هەیە زۆر خراپە زۆر سادەیە زیان بەخشە و بە ئەندازەیەکی زۆر سادە لەوحانە و زوو تێپەڕە و ئەدەبێکی شەیە قوڵە نەمرە جاویدانەیە باش دروست کراوە چۆن ئاعتراف ئەبێ بە ئاعتراف بە ئەندازیاری باش بکەی لەگەڵ ئەندازیاری خراپە ئەندازیارێکی باش کە بینایەک دروستەکە لە بناغەکەەوە زۆر باش بناغەکەی دانێ بە ماتریاڵێکی زۆر باش دروستیەکە حسابی مؤثراتە ژینگەی یەکانەکە حسابی زەمەنەکە لەسەری ئەم بینایە سەیرەکەی هەزاران ساڵە مێنێتەوە تۆ بیر لەوە کەرەوە یەکەم جار ئەو ئەندازیارەی کە بیری لە دروستکردنی ئەهرامەکان کردوێتەوە لغزێکی بۆ بەجێشتوین هەتا ئێستا بەشەر نەیتوانیوە یەکێک لە بەڵگەکانەوەی کە عقلی ئینسان سنووردارە ڕەنگە ئەهرامەکان بن هەرەمەکانی میسر بن هەتا ئێستاش کەس ناتوانێت چۆن دروستکراونەوەوانە ئەم ئینسانی کە بیری لەمە کردوێتەوە هەتا ئێستا کۆمەڵ تیۆرە تازە لە ئینسان دروستی نەکردو ئەوانە کاینی فەزایی هاتون لە هینە دروستی ئەمانە ممکن نییە هینی ئینسان بن دروستکراوی ئینسان بن ینی تازەترین توێژینەوە کە لەم ڕۆژانە خەرکی خوێنەوەم لە ئیندیپێندەنتی بریتانیا بڵاو بۆ زانایەکە ئەڵێ ممکن نیە ئینسان ناتوانێت ئەوانە دروستکە جامە بەسم لە چییە چۆنە بێ ئەتراف بە ئەندازاری باش بکەین لەگەڵ ئەندازیاری خراپە بە ئەتراف بە ئەوە چۆن ئەتراف بە خانووی باش تەلاری باش دروستکراو جوان و تەلاری جاویدانەکەین ناکرێت تاج محل لەگەڵ خان تڕەکەڵێکێکا کە مهندسێکی نەخوێنەوار دروست کرد و یەک ببێنێسا هەندێک خەڵک دروست بوون ئەڵێن فڵان گۆرانی بێژ کە خەریکی تلیو لەگەڵ گۆرانی بێژەکە کە بقوڵ فێری دەستگاکان و مەقام و فێری هونەرەکان بەڵێ وەکو یەکن ئەمە باشترە خەڵکن خوێنەوارش نخوای مە پۆست مۆدرن توشتیش زانە نازای یعنی چۆن شەجەریان بەراورد دەکەی لەگەڵ گۆرانی بێژەکە کە خەریکە میتال میوزیکە بە بەسیترین بە ئەنوە ئەشکال تەکنیکی سەوتوانێتی سەوتی خۆی هین کە جیکێک دروستەکە ئەوە ناکرێت وەکو یەک بن وەکو چۆن مهندسێکی وەکو چۆن ناکرێت زەها حەدید لەگەڵ ئەندازیارێکی فێکا هینکەینەوە بۆیە لە ڕاستیە لە ڕووی سۆسیۆلۆجیەوە ئێمە چێژی جیاوازمان هەیە بەڵام کە دێینە سەر ئێستاتیکە
لەسەر ڕخنەی ئەدەبی ئەبێ بڕیار بین لەسەرەوەی کە ئەم کتێبە ئەم ئەدەبە ئەدەبێکی باش و ئەم ئەدەبە ئەدەبێکی خراپ کاتە دوو دنیای جیاوازن بێگومان لە شوێنی خۆیانە بەکار بهێنن بێگومان ئاگادار بین کاک سۆیب ئێستا جۆرێک لە ڕخنە بازی و ڕخنە سازینی ڕخنە بازی دروست بووە لەناو کولتوری کوردیا ئەڵێ فلان ڕۆمان و چیرۆک چ جیاوازێکی لەگەڵ ڕۆمانەکانی بەختیار عەلیە چۆن جیاوازینە تێم گەێنانی ئەمە وەک وای پێم بڵێ چۆن ئەو بینا سەقەتەکە بەرگەی 10 ساڵ ناگرێت لەگەڵ بۆن لەگەڵ ئەهرامەکانەوە کوێکن تێم گەێنانی چۆن ئەبن بەیەک بۆیە ئێمە لەناو ئەدەبیاتە یا بۆن من شعرەکانی مەحوی لەگەڵ شعری خەڵکا براورد دەکرێت غەریبە مەحوی دوڕ و گەوهری بەرەمێنا ئەوەی تریش پشقلە ئینکاری ناکرێت ناتوانی بەراوردیانکەی لە ئاستی سۆسیۆلۆژیا ئێمە ئەتوانین باز دەفرەی چێش بکەین بەڵام کە ئەچینە ئێستاتیکا و ڕخنەسازیەوە و پرۆسسی ڕخنەوەی بڕیار بین کە ئەم بەرهەمە باشە باش دروست کراوە و وەستایەک دروستی کرۆ ئەم بەشانەش خراپە و بەنسبەت دۆخە کوردیەکە و بڕێ گلەیی هەبوو لە کۆی پرۆسەکەیە بەتابەت لە باشووری کوردستان ناوترا ئێمە سەردەمێکمانەیە کە سەردەمی تۆرانی بینەر و تۆرانی خوێنەر و چوزانم تۆرانی بەردەنگ و ئەمانەیە باش ئەمە پەیوەندی بە تێکچوونی چێژەکەەوە هەبوو یان ئێمە نووسەر و هونەرمەند و بەهرەمەندی نوخبەمان زۆر کەم بوو بە جۆرە لە جۆرەکانە توانم بڵێم کەیهان کەلهوڕەکانمان بە پەنجەی دەزەژمێنرێن عیرفان مستەفاکان بە پەنجەی دەزەژمێنرێن بە جۆرەکان سالار مەجیدەکان بە پەنجەی دەزەژمێرێن ئێمە نوخبەکانمان کەم بوون یا چێژەکەمان تێکچوو بوو وەڵامی پرسیارەکەم وەرەگرم بۆ دوایم ناوبڕە و دەست پێکەنەوە بینەرانی عزیز ناوبڕێک وەرەگرم و دەست پێکەنەوە بینەرانی عزیز خۆشەویست هاتمەوە لاتان کاک یاسین لە پێش ناوبڕەکە و پرسیارەکەم لەسەر ئەوە بوو ئێمە داهێنەرەکانمان کەمن یان داهێنەریشمان هەیە لە ئێمە چێژەکەمان پرش و بڵاو بە هەندێک نمونەم هێنایەوە لە هونەرمەندان و کەسی نوخبەی ئێمە ڕاست وەڵامی دقیق لای من ئەوەیە کە ئێمە گەشەکردنی چەشە و چێژی ئەدەبی ئێمە لەگەڵ هونەریمانە زۆر پێش ئەو بەرهەمە هونەری و ئەدەبیانە کەوتۆکە هەمانە من جاران بەس لەو تەلەڤیزیۆن و لۆکاڵیەکی عێراقەوە لەو تەلەڤیزیۆن لۆکاڵی کوردستانەوە دراما مەبینی درامایکی میسری مەبینی درامایکی کۆری مەبینی بەس ئێستا هەر هەموو دنیا لە بەردەستمایە مۆسیقای زۆر باش دروستکرا و گوێ لێگرم گۆرانی زۆر باش دروستکرا و گوێ لێگرم بە کوالەتی زۆر بە دیقەی دەنگی زۆر بەس بە دیقەی ڤیدۆی زۆر بەرز ئەگەر ئەوەی تۆ بەرهەمێنی لە ئاستی ئەمایانە بێ ناتوانم چێشی لێوەرگرم ئەمە هۆکارێکیانە هۆکارێکی دیکان ئەوەیە کە جۆرێک لە فەوزا هەیە لە کۆمەڵگەی ئێمەیە ینی بەرهەمە گەلێکی زۆر هەن بەبێ ئەوەی تەصنیفمان هەبێ شاعرگەلێکی زۆرمان هەن بەبێ ئەوەی ڕخنەی ئەدەبیمان هەبێ ینی وەکو ئەوە وایە کە تۆ ینی بەرهەمێکی زۆر هەبێ بەبێ ئەوەی کە زانیاری هەبێ ئەم بەرهەمانە بەکاربێنی بۆی سەرکی خەڵک لە پڕا ئەدیبێک فووی تێکرێ زۆر گەورە ئاکرێ دانێکی تر بچووکە کرێتەوە دانێک ڕۆشنایی زۆر ئەخرێتە سەر دانێک ئەخرێتە تاریکیەوە لە دنیاە چانسی دەرکەوتنی ئەدیبە خراپەکان و هونەرمەندە خراپەکان چەند زۆرە چانسی دەرکەوتنی گەورەکانیش ئەوەنە زۆرە یەکێک لە چاکیەکانی خۆرئاوە ئەوەیە کە سیستمێک جۆرێک لە بیرکردنەوەی ڕخنەی هەیە جۆرێک لە ڕخنەی ئەدەبی دروست و میزانێکی باشەیە کە هیچ کاتێک ڕێگە نایە هونەر و ئەدەبی جدی و باش دروستکراوە بێ بە قوربانی هونەری بازاڕی ئەو ئێمە ئەومان نییە یاسین ئێمە ئەومان لە ئاست دەبێکە بڕێک باشە بەسەستەکەم لە ڕخنی هونەریمان زۆر کەمە تۆ تەسەور کە مۆسیقاکەی کەلهان کە ڕۆژشەهری خامۆژەوەی بۆ هەڵەبژێ نووسی عفو بەرهەمهێنا بە جۆرەکان نەکرد پێشکەش نەکرا نەش خوێنرایەوە مەسەلەن شانوگەری بابلۆ مەسەلەن من نەمبینی نووسینێکی باش لەبارەیەوە ئەمە واکە دیسانەویش پەیوەندی بە تێکچوونی چێژەوە بێ قسەت لەسەر نەبوونی ڕەخنایە نەبوونی سیاسەتی کولتوری بە جۆرە لە جۆرەکان لە بەتێبێت لە باشووری کوردستانە بێگومان ئەزای وەکوتم خۆی کۆمەڵ شتێ بێ وردیکەینەوە ینی تۆ چۆن هونەری باش بەرهەمێنی ئەبێ کۆلێژی کە هونەری باش دەبێ ئەبێ پەیمانگای کە هونەری باش دەبێ ئەبێ ئینستیتوتی ئەهلی هی باش دەبێ ئەوەی کە تا ئێستا ماومانە بە فەزلی کۆمەڵێک مامەسایە ینی تۆ ناتوانی درامایەکی باش دەبێ ئەگەر بەشێکی فیلمسازی پێشکەوتوت نەبێ هونەری شێوەکاریت پێشکەوتو نابێ ئەگەر مامۆستا و وەستای باشت نەبێ ینی تۆ ئێمە لە کولتورەکەین هەموو شتێک گوێران کراوە ینی نە ئەکادیمیای باشمان هەیە نە پەیمانگای باشمان هەیە نە ئینستیتوتی ئەهلی باشمان هەیە نە مامۆسای باش پەروەردەکراومان ئەو مامۆستا باشانیشکە هەمانە یان لێیان دراوە یا پەرایەز خراون یان نەخراونەتە جێگای خۆیان تۆ لە کۆمەڵگەی وایە ناتوانانی هونەری باش بەرهەمێنی چۆن ناتوانی باش بەرهەمێنی ئەوەی کە هەمانە تا ئێستا بەشتی شخصیە ئەدیبە باشەکان ئەوانن کە خۆیان هەوڵیان ناوە
هونەرمەندە باشەکان ئەوان کە خۆیان هەوڵیان ناو هونەری باشیان بەرەمهێنا هیچی تر ئەمسا بۆ نمونە تۆ ناکرێت لە دنیاە ئەکادیمیایەکی هونەری زۆر باڵات دەبێ ممکن نییە بتوانیت هونەرێکی باڵاتە بێ ممکن نییە سیستمی پەروەردەیت ئیشێکی ورد لەسەر زمانەکەی ممکن نییە ئەدەبێکی باش دەبێ ناتوانیت ئێساوی ئێمە هەمانە ئەدەبێکی زۆر سنووردارمان هەیە چیمان هەیە لە چاو جیهانە هەر بۆ نمونە سەیری میدیامان کە لەگەڵ میدیا عەرەبیە عەرەب لە چاو قەومەکانی دیکە زۆر لە دوان سەیری میدیای عەرەبی و سەیری میدیای کوردی کە بۆ نمونە سەیری سەقافەی عەرەبی و سەیری سەقافەی کوردی کە بۆ نمونە لە هەموو کوردلەوانە بە مانای وشە مفەکیرێک یا بیرارێکمان نەبێت سەیری عەرەب کە چەند بیریاریان هەیە سەیری فارس کە سەیری تورکە بۆ لە بەرەوەی لەگەڵ هەموو تێبینی و ڕەخنەکان کە لەسەرمانە سیستمێکی پەروەردەیی هەیە تۆ بۆ نمونە سەیری سەقافەی فارسیکە چۆن ئیش لەسەر زمانی فارسیەکە یەک دنیا ئەفسانەی لەسەر زمانە دروست کردووە یەک دنیا شتێکە لە ڕووی مێژووی شۆ ناکرێت ساختکردنەوە بە زمانەکەی پرستیژێکیەوە بە زمانەکەی خۆی کە تۆ ناتوانین ڕێزی ئەو زمانە نەگری بەسکە یەکین زانکۆکانی ئەمە نەک لە ڕۆ ئەرێنیەکەوە تامیمی ناکەم بە جۆرەکان بڵێم هەمویان بەس هەستەکەی نەک دەستێکی خێریان نیە دەستێکی خراپیشیان هەیە تۆ تەسەور کە کۆڕی شاریە کرێ بۆ شاعیرێکی وای لە بەشی یەک لە بەشە کوردیەکانە یا لە کۆلێژەکانانی لە قیمەی تەنکی هەیە مەسەن فلان هونەرمەند دەکرێت بە تۆپ خەڵات بە فلان هونەرمەند ئەدرێ ینی ئەم بارە لارە چۆن ڕاست بکرێتەوە گایاسی ئەوە بەشێکی ڕەتی بەو تێکچوونە دامەزراوی هەیە کە لە کۆمەلگای ئێمە هەیە سیاست لە کۆمەلگای ئێمە بە دوای دەستکەوتی زۆر شخصی بچووک ئاگەڕێ و سیاسیەکانمان بچووک بیرەکەنەوە ینی بیر لەوەکەنەوە ئەگەر بۆ نمونە ئەم بەرپرسە لێرە دابنێن لەسەر ئەم مؤسسەیە ئیتر ئەوەلای مؤسسەکە بۆ ئەوانە بەڵام با مؤسسەکە وێرانکە کێشە نیە مادام فڵان کەس ڕەخنەمان لێ ناگرێەوە لەویە محتەرەم و ڕێکوپێک و بەڕێکوپێکی دانشەقی چەکە با لەوێ بێ بەس وێرانێکە ئەو مؤسسەی وێران کردەوە 5-6 تریشی وێران کردەوە لە دنیای جوان ناکرێ يعني على الأقل يعني أم سياسة لدينا إيماء على الأقل بشي بريوبردني مؤسسة كان خلكي محترميش دروزناك خلكي لهاتوش دروزناك قيتشكا كاكا با همو بربرسي هي مؤسسة كان با حزبي بن من كشم بو كارشان لروي أهم باورمان بالآزادي وباورمان بكرامة إنسان وباورمان بمافيا هر كسيك لهاتو شانسي سرميزك أبي وريقري بلا إما الأم مرحلة تنزل لما في خمانك بس كاكا على الاقل امبر برسحيز بي كدايني بو مؤسسه كسي تو زي ريكوبيك دانه كسي داني لايشك بزانه كسي دابني كبتوني مؤسسه بريو بري ام كسب مؤسسه كي ويران كردو ليرو هنرمند دروس تكري ليرو اديب دروس تكري بون من الكوليجي زمان يعني تو توزي خاطري زانكو بجرين شكو 12 سال بري جراجويت مان هي يعني بيش زانكو خوندني بيش زانكو مان هي بيش دانشگاهي مان هي ناکرێمی بخینە سەر زانکۆ من تەلەبێکم بۆ هاتۆ مامۆسای زانکۆم تەلەبم بۆ هاتۆ کوردی ناوی گوڵنازە ناوەکەی بەجیا گوڵ بەجان وسێ ناز بەجان من چی ئەمە فێرکەم کاک سوای بجان یعنی بگەڕێنەوە بە سیستمی پەروەردە زۆر باش تۆ تەلەبەیەکی باشم بۆ بنێرە ئەگەر من مامۆسایکی خراپم تەلەبەکە خۆی قوبوڵی ناکە ئەو تەلەبانە بۆچی هەموو مامۆسا خراپی زانکۆ قوبوڵەکەن لەبەرەوەی هیچ فێر نەکراوە هەرچیکی پێتری قوبوڵیەکە من دەرسەیە هەر بۆ تاقیکردنەوە یەک دەرسم بە غەڵەت دوتۆ یەک دەرس هەموو معلوماتەکانی غەڵەت بووە جا سەیریکە چوومەتە دەراتم بۆ سەعاتی دواتر هاتووم وتم ئەرێ لەسەر و محاضەرەی هیچ نامە وتم هەمووی تانووسیتە وتم هەمووی غەڵەت بووە زانی وتم باشە مۆبایلتان پێ گوگڵی تایە ئینتەرنێتتان پێ بۆ کچێکی معلوماتانی من ناکەی باوەڕتە بێ بە درێژای ساڵەکە معلوماتی غەڵەت بم بە یەک تەلەبە قسە ناکە کاتێکا یاسین هاوڕای لەگەڵەوەیە بەردەنگی باشە خوێنەری باشە بینەری باشە گوێگری باش یارمەتی دەرێکی باشە بە جۆرە لە جۆرەکان ناتوانم بڵم من ڕەخنەگری باش بە چەمکە مۆدیێر نەکە بەس دەکرێت ڕاستکەرەوەیکی باش بێ ینی فریان زۆر باشە ماوەیەکی باش لە میدیا ئیشە کردووە و چاودێرێکی باشی میدیای کوردیشی باشە ڕۆڵی میدیا لە تێکچوونی چێژە ئەدەبی هونەریەکانی ئێمەیە باشە ڕێکلامێک دروست دەکرێت هەستەکەی لە ڕووی کوالیتی و ڕێکلامەکە لە کورتە فیلمێک باشترە چونکە پارەی پێیاگرێت ینی تۆ تەسەور کە ئاوازی گۆرانیکی ڕەسەن کراوە بە قوربانی ڕێکلامێک شعرێکی تایبەتی فۆلکلۆری ڕەسەنی خاوەن چێش کراوە بە قوربانی ڕێکلامێک هەستەکەی میدیاش تەسیرێکی زۆر گەورەی هەبوو لە گۆڕانی چێژە هونەری و ئەدەبیەکانی ئێمەیە کاک سۆی با وێنەکە بەم شێوە بینکەم با بەم شێوە بیخەمەڕ سیاسیەکان درێل و ئێڵتی و پیکیان پێ خەریکی ڕوخاندنی هەر پایەکی سیاسیم کە لەم کۆمەڵگا هەیە زانکۆ میدیا پەروەردە هەمووی هەروە یەک کایانیە بە ئاینیشەوە هەمویان درێلیان پێ خەریکی ئەوەی پێشتر بینامان کرۆ خەریکی بەرانکردنی ئەوەن میدیاکارەکان چ خەریکەن بۆ لەبەرەوەی میدیاکار
بە جوودی خۆی سێریکە باسی میدیایکی نمونەی ناکەم باسی BBC و باسی فاینانشنال تایمز و زەگاردیان و چوزانم ئەم میدیای ئەوە ناکەم و میدیا عریقا خاوەن پرستیژی کە لە خۆر ئاو هەیە کە ئەوە هێشتا هەر ڕخنەی لەسرە من باز لە میدیای عەرەبیەکەم تۆ لە میدیای عەرەبیا بڕۆ سێری کە بزانە بەڕێوەبەری ئەبو زەبی چێ بزانە بەڕێوەبەری دوبەی چێ بزانە بەڕێوەبەری جەزیرە چێ بزانە پەیامنێرەکانیان چێن بزانە پێشکەشارەکانیان چێن لە هەموو میدیای کوردیە یەک پێشکەشکاری تیانە یەک پێشکەشکاریا بەرنامە پێشکەشکەرێکی تیانە تەمەنی لەسەر و 40 ساڵ یا 45 ساڵە بێ تۆزێ حرمەتم بۆ تۆ بمبورم قسەکەم و ڕێزم بۆ میدیاکارە بە ڕێزەکانێ کە معریفەی هەبێ شانی ئەوە بێ لەسەر ئەو کورسێ دانیشە مقابلە بکە تو سێری میدیا عەرەبی کە سێری کەناڵێکی کۆل عەرەبی قەتەریکە دکتۆر مستەفا حیجازی بەرنامەیەک پێشکەشەکە سەیداتی وەسادەتی 45 دقە بە ئیرتیجال قساکە ناتوانی چاو پتر بکێنی خۆ میدیا عەرەبیشە میدیاکی کۆنتڕۆڵ کرا و ئاڕاستەکراویشە بەس حورمەتی تایە بۆ لەبەرەوەی تۆ ناتوانی بچیتە سەر فەیسڵ قاسم بەرنامە پێشکەشەکە دکتۆرای هەیە محەممەد کریشان هەمیان دوو سێ زمان نەزانن ئەی میدیای کوردی بەدەستکەوەیە میدیای کوردی پێم بڵێ خۆمان لە میدیای قساکەین بەڵام میدیای کوردی بەدەستکەوەیە میدیای کوردی دراوەتە دەست کۆمەڵی خەڵک کە ئەمانە بمبورە ڕێژەی ئیلا ما ڕەحیمە ڕەبی ژمارەیەکی زۆر کەم کە بە پەنجەکانی دەزەژمێرێ هەمویان ئەڵقەلە گوێیکی کۆمەڵی خەڵکن یا خاوەنی کۆمپانیایەکە یا بەرپرسێکە یا سەرۆک عەشە چوزانم ینی ئەمانە ڕۆبۆتن شتیان تێفڕێ ئینەکرێت لەم ڕۆژانەیە دەستگایەک داوای لێ کردم مۆنیتەرین یەکێک لە میدیا گەورەکانێکی کوردی بکەم یەک هەفتە بۆ یەک هەفتە بزانم لە چۆ هەواڵ بەرهەمێنن ئەوەی بەرهەمیان ئەهێنن لەکوێ تەسەورکە ئەم میدیا زەبەلاحە کە پارێکی گەوری بۆ سەرفەکرێت لەما یەک هەفتە مۆنیتەرینم کردو لە سایە 85 بۆنەوەی هەواڵە ریاضیەکانی لە سایتێکی عەرەبی وەرگرێت کە کۆناوی کوڕە.com لە سایە 80 بۆنەوە لە سایە 75 بۆ 80 هەواڵە تەرفیەکانی لە CNN عەرەبی و BBC عەرەبی و لە کۆمەڵی مەواقعی عەرەبی و ئینگلیزی وەرەگرێت لە سایە 80 بۆ 85 هەواڵە ناوخۆیەکانی لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵاتەکان وەرەگرێت ڕێژەی بەرهەمهێنانی ڕاستەقینە کە ئەم میدیایە خۆی بچێ بە دوایە خۆی بەرهەمی خۆی بێ لە سایە 13 بۆ لە سایە 15 زۆر باشە ئەمە میدیای کوردیە کە یاسین هێشتا هەرمەوێت ناو چێژا بمێنمەوە باشە سەردەمی بەس من هێشتا وەڵام پرسیارەکەم نایتەوە میدیای کوردی بە چەکوشێک بە ئێڵتیەک بە بۆمبێکەوە بەربۆتە چێژی ئێمە من پێم وایە بۆ ئەوی ئینسان لە ڕووی دەرونیەوە ساخلەم بێ و لە ڕووی ڕۆحیەوە ڕۆحی خۆی پارێزێ نێڵە ڕۆحی ئالوودە بێ ئەبێ هەموو دەرگاکانی بەلایانی کەمەوە ئەبێ زۆربەی پەنجەرە و دەرگاکانی بەڕووی میدیای کوردی زۆر باشە قسەیەکە زۆر باوە کە ئێستا با بڵێم جیهانی گرتووەوە بەر ئێمەش کەوتووە کە ئەگەری ڕێشەکانی زۆر دوور بن بەڵام دۆخە تازەکەی لەم ماوەیە دەرکەوت بێنی ئاخر ڤێرژنی لەم ماوەیە دەرکەوت بێ مۆزوعی زانستە وەک بکوژی چێش بەتایبەت لە دۆخێکی تایبەتە کە دەرکەوتە مۆزوعی ژیری دەستکرد یا هۆشیاری دەستکرد ئەوەی کە مەسەلەن چیت بێ ئەیدەیتێ و ئەداتەوە چ پرسیارێکە دەی لێ ئەیکەی و ئەداتەوە گەر ئەمە شێوە سادەکەی وەرگرین تا هاتوتە ناو دنیای ئەدەبێشەوە داڕشتێکم بۆ بنووسە شعرێکم بۆ بنووسە کێش و سەروایەکم بەرێ مەقالەیەکم بەرێمە سیفەتەکانی بن لە دۆخێکی ئاوایە چی بەسەر چێژەکانی ئەمایە لە ناو کەوانەیەکە چێژە ئەدەبی هونەرەکانی ئێمە هەموو ئەوەی کە ڕەبتی بە ڕۆحەوە هەیە ئەوەی ڕەبتی بە معنەویەتی ئینسانەوە هەیە لە ژێر مەترسی گەورەی زانست و هی تەکنەلۆجیایە باشە دەستی ئەگاتە ڕۆح بەمانە دەستی ئەگاتە هەموو شوێنێک زانست ینی زۆر زوو نیچە و دوای ئەویش هایدگەر و دوای ئەویش کۆمەڵێک فەیلسوف و کۆمەڵی زانای گەورە پێشبینی ئەویان کرد کە زانست ئێمە بەرەو شوێنێکە با کە خۆمان نامانەوێت واستەکەین بەرەو شوێنێکی باشە بەڵامنا زانستکارە گەورەکان ئەوانە کە لە حەقلی زانستا ئیشەکە ئەمە ئەو دۆخەیە بەڕێوەین بەرەوە ئێمە لە سەرەتاکەین بەڵام بەرەوە ڕۆین ینی کەسێک وەکو ئیلۆن ماسک کە هاواری لێ بەرزەبێت تۆڵە ژیری دەستکرد مەترسیە کە لە کاتێکا خۆی هەموو سەرماگەی خۆی لەسەر ژیری دەستکرد و لەسەر ئەمە بەمە بەرهەم هاتووە 500 بۆ 1000 زانای گەورە بەسەرپەرشتی یونسکۆ یا داشتەگەنووسنەڵەن ئەبێ پەلە لە بەرهەمهێنانی ژیری دەستکردانەکەین ئەمە ئاماژەی بۆچی ئاماژەی بۆی کە ئێمە بەرەو شوێنێکی مەترسیدارە ڕۆین لە ڕاستیمە کاتی خۆی لە بایبڵە یا لە کتێبی پیرۆزە ئاماژێکمانەیە بەوەی کە یەکەم گوناه ئینسان کردوێتی بریتێلۆ لە داری معریفەی خواردەوە ئەزانی ڕەنگە بەرەو شوێنێک بڕۆین بڵین ئەو چیرۆکە لە چیرۆکێکی ڕاستەچێ و ئینسان بە نوعێک خراپ زانست بەکارێنێ کە ئێمە بێ بڵین واو ئەمە چیمان کرد بۆیە زانست لە پاڵ ئەو دەستکەوتە گەورانی کە هەیەی کە ئەگەر باش بەکاربێنرێ
و فەلسەفەیەکی ڕەخنەیی زانست ئاراستی بکە و لە هەندێک شوێنە پێی بڵێ بۆستە و بە ئەو حەقلانی کە پێویستە نەچێتە ناویانەوە یعنی کۆنتترۆل نەکرێت من پێم وایە کاریگەریەکەی لەسەر ئێمە چۆنە بێت لەسەر چێژی ئەدەبێت کاریگەری زۆر گەورەیە بێت زۆر باشە کاکیاسی نتوانن بڵێن زانست ئێسەوای لێ هاتووە ئەو مناڵانەی ئەیان خاتەوە مناڵی ناشەرەی خۆینین دژی خۆی ئەوەستنەوە باشە زانست لە سەردەمێکا کە هاتە ئارا بۆ کۆنتترۆلکردن و ڕێخستن جوانەکانی پەیوەندەکانی نێوان مرۆڤەکان نەبوو مثلا بۆ جۆرە لە ئافاقە و هێز و جوانی ئەوانە نەبوو ئێستا بۆ جۆرە لە جۆرەکان پێچەوانە بۆتەوە یان درک بەوە ناکرێت ئەزای ئێمە لە مووقیفەکانی خۆمان لە بەروی زانست بەرهەمەنانی لە مووقیفەکانی زۆر ڕخنەی زانست بکەین ڕاستی سا قسانی منێکم تۆزە زیادە ڕویانتیایە چونکە زانست ئیشی زۆر گەورەی کردووە بەڵام لە پاڵ ئەوەی کە پێشبینی ئەکرێ بەرەو شوێنێکی بەرەو جۆرێک لە دەستچوون لە دەستدانی کۆنتترۆل و جڵە و ئەڕواکە مەترسیدارە بۆ بەشێ بۆ ئێمە وەکو ئینسان پێویستە ینی ئاگامە لێ بۆ ئێمە بەتایبەتی ئێمە خۆمان زانست بەرهەم بۆ ئێمە زۆر مەترسیدارە کاک سوهەیل ینی کتێبێکەیە بە ناوی 21 گوانە بۆ سەدەی 20 نووسەرێکی ئیسرائیلی ناوی یۆڤال نۆ حەراریە کە تەرجەمەی کوردی کراوە تەمان کتێبێکە لانسنسیە ینی مافی تەرجەمەکردنەکەی وەرگیراوە پێشەکێکی بۆ چاپە کوردەکەی نووسێ کە هیوا فاوندیشن چاپی کردو لەو پێشەکیە یەک داوا لە ئێمەکە زۆر جێی سەرنج ئەوژەوەی ئەڵێ ئێوە لە سەدەی 19 و 19 خەوتبوون فەڕەنسا و بریتانیا زانستیان بەرهەمهێنا بۆی توانیان لە ڕێگەی ئەو زانستۆ داگیرتان بکەن بەڵام ئەو ئامرازانی بەدەستیانەوە بۆی ئەوی پێداگیر بکەن توانایە کەم بوو بۆی ئەو توانیتان بیان بەزێنن ئێستا ئێمە لە سەردەمی ژیری دەستکرداژین ئەوەی کە ئێستا ژیری دەستکرد بەرهەمێنێ جگە لە ئەوروپا ئەمریکا و چینی شاتۆتە ناوی ڕووسیاتە ئەم جارە داگیر بکرێن بە ئاسانی ئەم جارە داگیر بکرێن ئەستەمە ڕزگارتان ببێ بۆ ئێمە ئەم ڕەهەندە مەترسیدارەشی هەیە بەڵام بابەتەکەمان زانست نییە بۆ نمونە چات GPT ئێستا وەسفی تێڵە ڕسمێکم بۆ دروستکە یا چات GPT هین ببوورە وەسفێکی تێڵی کورتە چیرۆکێکم بەرێ لەسەر ئەم بابەتە لەم فتری پێشوە چەند کورتە چیرۆکاتە دەرەوە کە چات GPT بەو هینە نووسرابوون بەو تەکنۆلۆژیای نووسرابوون بۆ تەنووسێ باش کاگیاسین خۆ دەدنیا ئەدەبیەکە زۆر شارەزایی دیوێکمانەیە ناو ئەدەبە کەرەستە و بنیادە با بڵێن شێوەیە و ناوەڕۆکە چیەتی و چۆنێتیە ئەوەی ژێریە دەستکردەکە تا ڕۆحەکەی تایە هەر بەڕاست بۆ شایە هونەرەکەی تایە یان هێشتا هەر تەکنیکە بەڵام ئەگەر هەر تەکنیک بێکەواتە مەترسیە گەورەی نییە ئەزانی کێشەکە لەوایە ئێمە ڕادین لەگەڵ ئەوەیە ئاستی چێژمان لەگەڵ ئەوەیە ڕادێ وەکو چۆن ینی چۆن بۆ خواردنە بۆ هەموو خواردنە خراپە ڕاهاتین کە ناوی فاست فودە بۆش ڕادی ئەو کێشەکەی وجا ئێمە جارێ لە سەرەتایی ئێمە ئەگەینە شوێنێک کە تیا ئیتر کۆمپیوتەرەکان ژیرن خۆیان وەکو ئێمە بیرەکەنەوە ینی ئێمە هەندێک سەرقەڵەمیانێنی لەو سەرۆشتمانێنێ ئەو ئێمە جارێ ئەمەی ئێستا زۆر مەترسیدار نێ بەس ئەوەی کە پێشبینی کراوە بەرەو ئەو بڕین ئەوە مەترسیدارە بۆ لە ڕاستە کاریگەریە بێ بە چاک و بەخراپ کەسی مێژوو یەکێک لە تایبەتمەندەکانی مێژووی بەشەرەکە کۆنتترۆل ناکرێت لەوانەشە ئەم پێشبینی خراپانی ئێمە نەوا دەرناچێت پێچە قڵ پێش بێتەوە چوزانم جۆرێکی ترە باشە لەم لە سۆنگەی ئەم قسانەوە کە کردمان نەمانی چێژ لە ئۆڵی بەرنامەکەەوە تا ئێستا پەیوەندی میدیا و چێژ و زانست و چێژ و پەروەردە و چێژ و زۆر شتی تریش چارەنووسی ئەدەب چارەنووسی هونەر با من یەک شتین کەمەوە من لە کۆی قسەکانمان نامەوێت بڵێم کە چێژی ئەدەبی نەماوە چێژی ئەدەبی گۆڕانی بەسەرا هاتووە من ئێستا خۆمێکێکم لەوانی کە ئەخوێنمەوە زۆر چێژ وەرەگرم ینی زێک بە کوردێکی پاڵفتە کتێب بێتە بەردەستم بە زمانی عەرەبی بە ئینگلیزی تا ڕادێک ینی شتی زۆر باش لە بەردەستمە بەڕاستی سوپاسگوزاری تەکنۆلۆژیا و سوپاسگوزاری ئامرازەکانی پەیوەندیم کە هەندێک شت ئەگەر ئەو ئامرازانە نەبووایە نەئەگەشت بەدەستم بەس کێشەکە لەوایە ئێمە تەکنۆلۆژیا بێحەد زۆر باش بێشومار ئۆپشنی خسۆتە بەردەستمان کە ئەمە واکە ئێمە بنوع لەنەکان سەرمان لە تێ لە چیەچێ لە خوانێکگەچێ لە سفرێکگەچێک کە لای دانراوە 500 خواردنی لەسەر و ئێمەش بەستەنیا ئەم ژەمەمانێ بتوانین بیخۆی زۆر باش وەک تا پرسیار چارەنووسی ئەدەب لە دوای ئەم قسانەی کە کردمان چارەنووسی هونەر و چارەنووسی چێژ من لە قسێکی مالارمێەوە هینەکەم مالارمێ پێی وایە سەدەی 21 یانیە یا سەدەی ئاینە پێم وایە ئەدەب و هونەر پاڵپشتێکیان هەیە دایکێکیان هەیە کە ئاینە ینی ئەدەب و هونەری دژیش کە دژی ئاینن هەر بەنەوە ئەلەنەوەکان لە ئاینەوە سەریان دەرهێناوە بۆی پێم وایە ئەگەر ئاین بژانەوەیەکی تەندروستانە بە تایبەتی ئیسلام ببوژێتەوە پێم وایە بێ ئەدەب لەگەڵ هونەرا چانسێکیان هەیە بۆ ئەوی کە شوێنێکیان هەیە کە بیان پارێزێت کەواتە ئاین فریاد ڕەسە لێرە من ئەزانی وەکو تاکە فریاد ڕەس جارێ زۆر بڵین تاکە فریاد ڕەسە بەڵام بژانەوەی ئاین
بەوەی کە بتوانێت لەو شوێنەی کە مرۆڤ پێی گەیشتووە لەوێەوە جۆرێک لە دەست پێکردنەوە دەست پێ بکاتەوە، ینی بۆ منە دەستکەوتەکانی مرۆڤایەتی لەگەڵ ڕەهەندە ڕۆحانی و معنەوەکانی خۆیان متور بە بکات، پێم وایە ئەدەب و هوەر چانسێکی بژانەوەی دیکانێت. بەڵام ئەگەر ئێمە بەرەو ڕەهەندی سیاسی لەگەڵ تەکنۆلۆژیای بەتەنیا مرۆڤاتی ئاڕاستەکەن سیاسی هەڵەشن بە شەرقی و بەغەربیەوە، ترەمپمان بینی، پۆتینمان بینی، شیجیبینگمان بینی، شتێکەیە لە کۆریای باکوور، ئەوانە سیاسەکان ئەوانە دوجار سیاسی عقلەکانی شکەمن. بۆی ئەگەر سیاست لەگەڵ تەکنۆلۆژیا لەگەڵ زانستیش کوێرە، بەڕاستی زانست بەس ئەوە بینێ ئەم دیوارە بڕوخێنە کۆنتترۆلێکە، ئەم ڕوبەرە زەویە بسڕەوە بیکە بەخانوو. ئەگەر ڕۆح نەبێ معنەویات نەبێ ئێمە بەروشێنێکی زۆر مەترسیدارۆن. بۆیە ئاخر قسە سوکانەکە ئەگەر بەدەست ئەم دەستیان سیاست بێ ئەو دەستیان تەکنۆلۆژیا بێ ئێمە بەروشێنێکی زۆر مەترسیدارۆن. کاتە یەکێکیان بەلانی کەمەوە ئاین بێ، ئەبێ ئاین کۆنتترۆل، ئاین و ئاین بە معنەویەت و ئەوەی کە پێ جۆرێک لە عیرفان و ڕۆحانێت ئەبێ ئینکەوە بێگومانی مەڵبەندی ئەوانە ئاینە، ینی بەبێ ئاینەکان نەعیرفانەت و نە ڕۆحانێتمان تا ئەندازەیەکی زۆر نییە، ینی با ئین بە مطلقینە، بەڵام بە ئەندازێکی زۆر عیرفانێتێکی زۆر تێنکوتیواڵمان هەیە بەبێ ئاین. بۆی خەناعەتم وایە ئەگەر لە داهاتوە بەرەو ئەم ڕەهەندە معنەوی و ئاینێ نەگەڕینەوە ئێمە سوکانی سیارەکەمان یاوتە دەست شێتێک لەگەڵ کوێرێکە نابینایەکە، بۆیە زۆر مەترسیدا. زۆر سپاس دەکەم. گفتوگۆکە چێژبەخشە، ئاوکێشە، تایبەتە و سوودبەخشیشە، بەس مەجبورم بە بۆنەی کاتی بەرنامەکە و کۆتایی پێ بێنم. دەستە خۆش بێ و زۆر سپاس دەکەم و گەورەی نواند و مەمنونتم دووبارە. بینەرانی ئازیز و خۆشەویست، هاتمە کۆتایی ئەڵقەی جارەی بەرنامەی بانێژە. وەک هەمیشە سپاس بۆ میوانە بەڕێزەکەم، سپاس بۆ هاوکارانی خۆشەویستم، سپاس بۆ کتێبخانەی غەزەلنووس کامڕۆیمە لەم فەزای ئەوە و بەرنامەیەمان تۆمار کرد. تا بەرنمەیەکی تر و بانیژەیەکی تر تەندروست بن.